وەستا فەتحی یەک قسەت پێ بڵێم ئامنیش لۆ ئێوارە نییە دەستە گوڵەکی دەرەجەیەکم دەوێت لە خۆم تۆ تێک چوویە هاتەیە من تێک بەی بۆچی تە گوڵ تۆ نەقلە هەیە نە نازانم چیت هەیە نە دیارەکە زانیت ببەریتەوە بۆ کێ بێیتەوە بە خۆم دەزانم لۆ چێ دەبم وەڵام ئەگەر بۆ خۆتی بەریتەوە تۆ حەقت چیا من دەزانم لۆ چێ دەبم کەیفی خۆتە بازاری بەخێرتان با ئیشەڵڵا یاخوا بەخێر سەر چاو خارە تو بە غەڵەتیاتی ئێرە جێی سڵح و مەسرەتی نییە ڕۆحەکەم بۆچی بە غەڵەت داتم خۆ من بۆ سڵحوانە نەهاتوو هاتووم بۆ سەیری ئەو گوڵ و گوڵزارە جوانانە ئەی یاخوا بەخێر بێ سەر چاوم چەند پێم خۆشە ئەم بە تەمەنانە بێنە ئێرە خاڵەجان ئەمریکا ڕاوەڕا خارە تو تەمەنی توی وێ هاتی گوڵ و مڵی بەی کوڕم گوڵ عەلاقەی بە تەمەنەوە نییە گوڵ هەر گوڵە هەستەمەنێ بێ حەزی بە گوڵە بە سەر چاو خاڵەجان بۆچی دێ بۆ چ مناسبەتێک ئەوەی ڕاستی بێ خێزانەکەم ڕۆمانسی نییە لەگەڵما بۆی هاتووم بۆ لای ئێوە دایمی خوا لە مەتبەخە بۆنی ڕۆنی لێ بۆنی پیازی لێ جا دایمی خوا لە فاو بەقاچێتی بەسەرێتی ئەڵێ ئەم کابرەیە کە فوتبۆڵە نەکاکە ڕۆناڵدۆی چیە ئاوەیە پێ بگەینای ڕۆناڵدۆ دەزانی وەڵی دە بیستومە خۆک و ناسی نایناسم ئای دەستە خۆش بێ ئەزانین چۆن خاڵێکیان بەجددی تۆ مادام ڕۆمانسینە لەگەڵ تا تۆ خێزانەکە و پێویستی بە سەوزاییە جا وەڵی سەوزایی خۆدایم خەریکم بۆ یەکرد خوا ئاگایلیتی حەفتی وایە ئەمە تەڕەتیزە ئەمە کەوەر ئەمە سەڵق بە هەر بە باوەش بە باوەش وەریکە نۆشی بۆ بەمەوە وەرە بابەت تۆ وازای مەڕە ڕاگەرتۆ لە ماڵەوە بە قوربان کە ئالەم سەوزایی مەبەستم گوڵ و گوڵزارە چاوەکەم ئەها گوڵ و گوڵزار ئێدە منیش بۆ ئاوە هاتوو ئەسەر چاو ئەمەم پێخۆشە چەند پێم خۆشە ئەو تەمەنانە ئاوا بێن لێرەشت دەرن تاڵتخوات و موالی دەچەنە وەڵاهی خۆیەوەی ڕاستی بێسێری لە شولارەکەم مەکە من وەختی خۆی کە گومرگەکە سووتە ئاوا گاگۆڵکیە مەکرد ئەی پەنجاکانی ئەیتر گوێ بەوە مە حسابی مەکە بەڵام دڵم 2002 یەک چەپکە گوڵەوە حازرەکەم تاقی کەرەوە بیە بە براژنم ئەجا بزانە ئەکەویتە چ ناز و نیعمەتێک وەڵاهی مەمنونم یەک چەپکە گوڵەوە حازرەکەم بیتەقێنێت بە سەر چاو اینجا ئێمە خاڵە بێجگە لە مەسەلەی گوڵ ئێمە شعری ژەنووسین دەستان خۆشی آخر پیانوتم کە ئێوە خەریکی شیعر و شانامن ئەگەر هەیە دوو کەلیمەشم لەوا بۆ بنووسی ئەی ئەوەنێ لە جامخانەکە نووسیمە دووکانی فەتحی بۆ گوڵ و شعری و شانامە ئەو کچە هەتا ماوە بە تەمامە خە بە ساقی ئەو چاو من خوێنەواریم نییە بۆ یەکسەر خۆم کرد بە ژوورە ئەی دە موبایلە پێ بۆ بنووسین مۆبایلم پێ لەسەر پارچی قازمی نووسە بۆ پارچەیە کاغەزێمە کارتی جوانمان لاهیە و مناسەباتانە ئەها ئەم کارتە نابینی ئەمە هەموو شتی جوان جوانێسە بۆ دەنووسم دانەیەک تخوا خێزانەکە و ناوی چی بوو وەڵاهی ئەوەی ڕاستی بێ ناوێ ڕابعایە ڕابعە جەینابتەوە ڕابعە لە ناو هیچ شعرێکی جەینابتەوە نە لە شعری کلاسیک نە لە شعری حوڕ ئەو وەستا فەتحی وەیان نا نە ئەشەمبیلا وانیە وەڵام من جێیەکەم و بە لە قەش بێت ئاگە بە ساقە بمارە وەڵا قوشبنێکم بۆ بدۆزەرەوە مەمنونە بە تامەردە دیتە بەس تخوا تۆ بێ زەحمەت ئێسش کە ئەچیتە ماڵەوە هەر بانگێکی ڕابعە ئارە وەڵالم ڕابعا چای بێنە نابێت ئەوە نابێت تۆ زێ ناوەکەی ناسب کەرەوە بچووکی کەرەوە چۆنی مەسەلەن تۆ ناوی ڕابعە نییە بەح بیکە بە ڕابی ڕابی یعنی چی ڕابی کورکراوی ڕابعەیە خۆشم نازانم ڕابی هاچەند خۆشی جاسەیە و سوفەیەکە ئەم شەو شعرێکم بەسەر ڕابیان نووسی بۆم بخوێنە بە ساقە بم ئەی ڕابی ڕابیانم ژنە جوانەکەی کوردستانم فەرهیم کە دە تۆزێ واز لە ئیش بێنە دەستێک بە خۆ تا بێنە بە قەبری باوکم ڕاست دەکە تۆ بە بەشها جوانی ماڵم باچی تر بەو دەردەوە نەناڵم ئافرم بەخوا جوانە دوایی جا سێری ئەم دوو دێڕەی ئەخیری کە ئەی تەقێنێ ڕابی گەر خۆ ڕۆمانسی نەکەی ژنێکێنم هەرگیز لە یادی نەکەی ئەوم بۆ باسکەرە و بیڵەرە و جوان جوان حاڵی نەبووم ڕابی گەر خۆ ڕۆمانسی نەکەی ژنێکێنم هەرگیز لە یادی نەکەی بە قەبری باوکمەوە نیم باسی ژن هەر نەکەی ناوێرم زیڕاکەم بیکەم بەدوان من بۆم نووسیویت پێی بڵێ ئەترسێتر ڕۆمانسیە بێت دەتو ئەوە حسابەکە چەنی کرد مەمنونە بم ئەها ئەلێرەش نووسراوە I love you یعنی چی I love you وەڵاهی یعنی چی I love you بەخوا منیش نازانم بەڵام بە هیچێک بڵێ هەر پێ دەڵێت مشکلە نییە ئیتە بزانێکی هەر بۆمانە خوێنێتەوە ئەمە چەنی کرد بە ساقە بم قوربانە بم حسابەکە گوڵەکە بای 25 کارتەکەش 20 ئەوە 45,000 بە ساقی چاوە بم
یاخوا لەشتان ساغی وەڵا شتەکانتان هەرزانە ئێمەشتمان هەروە هەرزانە یاخوا لەشتان ساغبێ ئەوە 20,000 ئاخر دەنابێت شتەکە هەڵگرە با حەڵاڵ بێ و پێتان حرام نەبێت بە ساقەوە بیدێ گوناح بیدێ گوناح جا ئیشەڵڵا گەر ئەمیشە سەری گرت و ژنەکە ڕۆمانسی بوو لەگەڵما وعد بە وعدی پیاویم یەک باوەش گوڵی لەوا بە یەیتەوە دڵنیا بە ئەم شەو دەرەکەی یەیتەوە دەی لەشتان ساغی حەزیەتمان دێ سەر چاوم سەرچاو خواپیسە بێ یاخوا خوال لەگەڵ وڵی گوناحە لەو تەمەنەوە کابرایە وڵی گوناحە پارەی سەر دێت لە سبەینەوە سیچل چەپکەم بۆ حازرەکەی چکە هەموو ڕۆژێتەوە من تەشیری هەموو ڕۆژێتەوە ڕۆژێتەوە السلام عليكم وعليكم السلام خوا بە خێرێ سەر شاش گوڵەکەم حازرە بەڵێ بەڵێ گوڵەکانی حازرە چەندە شەشەکەیە بەڵێ بەڵێ شەژێ بە ڕوخسەتی خۆت خوا ئەلو بەڵێ سەر چاوکە عەبدوڕەحمان ئەرێ دەرێم کاکە فەرموو هاتوو ئەو گوڵانە لۆ کەسێکی عازیزە ناوەڵ هادی لۆ تەعزیەیە ناوەڵا بۆ تەعزیەشم نییە هادی لۆ کۆمپانیایە ناوەڵ هادی لۆ قبری یعنی قبری یەکەکی عازیزە ناوەڵا بۆ قەبری کەسی عزیزشم نییە هادی لۆ چێە ئەوە لە وەستاکە بپرسە ئەوە زانێ یانە بەسەر چاو بەسەر چاو دەی خوال لەگەڵ خواپیس خوال لەگەڵ خواپیس بێ خوال لەگەڵ واگەر ئەلو لیاگیان باشی بە ساقە بووم کاتژمێر 11 لە بەردەم کۆلێژ حاضر بە دێم بە شوێندا هەر یەک سەعات مەجالمە ئیش و کارمێ کاتێکی تر بۆت قەرەبۆکەمەوە سپاس لیاگیان خواافیس ماشەڵڵا چەکە گوڵەکەش جوانە لە قەزابی شتێکم بۆ دروست کردووی تەلەفۆنە تەلەفۆن ئەلو دێلاڤ گیان باشی کاتژمێر 12 لە بەردەم کافتریا حاضر بە دێمە شوێنتە وڵای هەر یەک سەعات مەجالم هەیە باشە دێلاڤگیان دەی خواافیس ئێستا توێ بزانێ گوڵانە بۆ کێیە زانیم بابە زانیم جوابەکەم وەرگرتەوە تازە پێی ناوێ یاخوا مبارەکە فەرموو دەستان خۆش بێت ئەوە چەنی کرد 50,000 هەلو 50,000 بابا کورە تو یەک دەستە گوڵی دەدەی خەڵکی 25,000 وەردەگری ئیوەی ئەوە هەموو دەستە گوڵە 50,000 سەر چاوەکەم دەستان خۆش بێت ئەڵێم شعرە نەویست شعرم لا تەڕوزوان گۆرە ناوەڵا دەست خۆش بێت خۆم یەک زمانی لووسم بەلاوی ئەڵی شامپۆی لێدراوە لەگەڵ هەر کچێکا قسەکەم جەلبێکە پێم خۆشە سپاس یاخوا بە خێری سەر چاو یاخوا بە خێر یاخوا تۆش ئەمرن نەمێنێ ئەرێ ئەوە چییە و هەموو چەنە بازیە ئەوە هەموو قسەی لەکوێ تۆ قەچە بەسەر خەڵکەوە هیچم گوتیە لا حول ولا یەک ڕۆژم ماوێ لەم دوکانیا دەردەکەم جێن نابێتەوە شەشقلیە شەشقل ئەیدەی تۆ ئەمرن نەمێنێت تۆش تەمەنێ وا بوو بە 50 ساڵ تا ئێستا قالۆنچەیەکە بۆ ڕازی نەکرا هەمبوو بابا هەمبوو وەستا فەتحی بەس خیانەتی لێ کردم کاکە وازی لێ هینام ئەی ئەمرن نەمێنە ژن بۆ ناهێنی ئەو جیلەی ئێستا بە کەلکی جیلی مە نایە کاکە بە جیلی مە ڕازی نینە دوو سێ مانگ دێت تەکردێت ئەو زەن یەشتەک عەقڵی نەگری ڕادەرکەی محکەمە لێ دەگری ئەو دەدە بتاڵە نا بابا نامەوێ بەس خوا بەسە سلام علیکم ئەیاخوا بە خێر ماشەڵڵا گوڵ ها گوڵ ئەمرکە قوربان قوربانتم خۆ گوڵی مدیرێکی تازەمان بۆ هاتووە ئەمەوێت چەپچێ گوڵی زۆر نایابی بۆ بەرم هەمە مەولود بەڵێ ئەوە چێڵە یەکە ناسن ئەمن عایلەی وانە دەناسم پێم خۆشە ئەوانە لە زمانی عەبدولکەریم قاسمی ڕا لەو عیامەوە هەدم مچی لێ دەدەن لۆ ئەو کەسەی لە سەحکم بی هەواستان نەهینە ئەوە چێ ببتە مدیر یەکەم کەس گوڵی لۆ دەبا چێ ببتە مەسئول یەکەم کەس خۆی دەگەیتە کردی لای نێکەڕە تاریخیان درێژە زۆر وەڵاهی ئافرم وەڵای شتێکی باشەکات وەڵایی دەستخۆشی لێکم هەی تۆ قەچێ بابە هەقەجێ بەسەرەوە گوڵ بۆ چێ با بۆ چێکرد تو علاقە تۆ بەسەرەوە دەبڕۆ دیدی ڕاکە کاتوێنە بێنێ دەی ڕاکە چم گوتیە تەبلە چ دەی داوای لێبوردنەکەم ئەو شاگردم ماتۆڕی لی یایتر ئەوە عەقڵی تۆزێک تێک چووە خەجاڵەتم قەیناکە ئەی نازم گوێ مێرێ ئەڵێم ئەی شعری شە ناوێ شعرمان هەیە بەسەر مدیرە شعری نایب ویلایە پێ قەزابیت یەک شعری زۆر نایبم بۆ بنووسە وەی بەسەر چاو موبایلەکەتم بەرە بابوو یەک خەش شعری نایبم بۆ قەرسەر ئەم موبایلە چاو مدیرەکە ناوی چییە؟ کاگە شێردەڵ ئەوە چییە ئەو ناوە؟ هەڵی خۆ هەڵەبژار بوو زۆر خۆشە شێردڵ ماشەڵڵا سڵاو لە کاکە شێردڵ بەڕێوەبەرێکی بەدڵ هەر بژی دڵ هەر بژی دڵ ئافر فەرموو دەست خۆش دەستان خۆش بێ کوانێ یەک چەکی جوان بۆ مدیر
هابیری مدیر بێ ئەی ئافرم بەدڵتە ئەمە نابێت تۆزێ لەوە گەورەترم بۆ بکەی با تۆزێ نایەب بێ خاڵە ئاوا تێکەڵی کەم چۆنە بەسەر چاو جەناب ئەمرەکەی ئێستا بۆ دەبەستم بۆی هەر نەکرێتەوە چیەوە ببەستین لەوەی بەتەل ئەس بکەی یڵ لێ نەفتەوە دەستێش بای چۆنە قوربان ئەوە 35,000 35,000 با لە خزمەتە با پارەکە بەم یەک دقە چاوەکەم یەخوا بەخێر سەر چاو ممنون گەورە و کردی ئەگەر مدیرێک کە گۆڕە خێرەوە لە خاترترە خەمن. قوربانە بوو فەرمو وەستا بەزەوە هیچ یەکی بۆنی نەمایە ئەزانین چۆن تۆ بێ وەسفی گوڵەکانمان بکەی بۆنی نەماوە چییە دوکانەکە مەشکێنە بۆنی نییە حەلمان لایە هەلی چێ چۆن ناڵی بۆنی نییە ئابۆنی کە ئێوە بۆنی سپرایە ئەزانین تۆ ئەگەر وا بکەیت لەم سەر وا بکەیت لەو سەردەنگمان دەرێنیت بەو خدایشتی زۆر عجایبت لێ دەبینم وەست وەرەدا بەس سڵاتان لەبێت ئەی سڵاو لە خۆت چە پێگوڵی جوانە بۆ ئاماداکەن بەسەر چاو بۆ مناسبەتی جژنی لە دایکبوون یا عیدی میلادە نەوەڵە بۆ نێوکردنەوەی پەیمانە الله عهد پەیمان کەسب بەسەر چاو چ ڕەنگ بێت سوور سێ سڵفەیە کە گوڵی سوورم لە بەردەمایە و کراسی من سوور و کراسی تۆ سوور وا ڕەحمکە چەند سڵ پێنج شەشە بۆ دارمدانیتان هەر ئایدی خۆمە ئەلۆ ها حیاتم چی؟ جیابوونەوەی چی؟ دڵت کونا؟ کاکە ڕازیم ئەچی بۆ ئەوروپا؟ چاوەڕێکم تاییتەوە؟ ئێ بۆ هەر بیان وهێنیتەوە؟ چی؟ تاو؟ بەڕێزم ئەڵم ئەم لە قەسپی تا بێ زۆر جوانە هەر نامەوێت ئەوە تا لێم جیابۆیەوە نانە چۆن شتی وابێت سەبەب هەر ڕۆژە بیانۆکم پێگرێ دەمێ ئەڵە دڵم کونا دەمێ ئەڵە چم بۆ ئەوروپا لە تۆ ڕقەمەکەی قلەکە لێ بۆ بێرە دەستم یعنی چی وازێ ناخۆمە یاری مناڵانە ناوی چییە؟ ئەنەس ئەلەو کاگ ئەنەس چۆنی باشی بەڕێزم من گوڵ فرۆشەکەم بەڵێەوەی کە قلەکەی وێسە لە قسەی لەگەڵا کردی بەڵێ بەڵێ لە دوکانی گوڵ فرۆشەکەیە کاکە جان ئەزانین چۆن سەیری کە ڕۆحەکەم ئەو کچە ئەمەەی تۆ خۆشەوێ ئەگەر بزانیتە بە ئەلیکۆپتەرە گەیتە ئێرە زۆری تۆ خۆشێ زۆر ئەوە تا لەبەر دەمە ئەگری بەخوا فلمێکێکی بەقەدەر هەنارێکە بێ نانە ڕۆحەکەم ئەوە تا خۆی ڕاوەستاوە ئەڵێ ئەگەر دڵی کوونە بۆی لە حیمەکەم هێناڵم بۆی لە حیمەکەم ئەڵێ کاکە قیناکە من ئاوا ئەژیم لەگەڵیا ئێ باشە ڕۆحەکەم کاکە ئەنەس ئەڵێ ئەچێ بۆ ئەوروپا چاوەڕێیەکەم چەند ساڵ ئەڵێ چەند ساڵ چاوەڕێ ئەوە تا ئەڵێ دا ئەلە 10 ساڵ چاوەڕێیەکەم بەخوا ئەگەر بزانی چەنی خۆشەوێت بە سەری خۆم بە قەبری باوکم تەواو ئەو ئاش بووەوە دەباشە من هەتا ماوە مەمنونی تۆم هاتۆ گوڵی بۆ کرد بێ قەزابی دەبڕۆ دێ ئەمرن نەمێنێ ئەوە ئاشتیشم کردنەوەی تر چیتانەوێ زۆر سپاس سەرچاوەکەم ئەرێ خوشکم دەکرێت پرسیارەکە لێ بکەم فەرموو ئەوە ئەبە بڕۆ کاتوانێ گوڵم بۆ بێنە لەوتی بەس ئەو پرسیارێت تاوکەم ئەوە لە مێژە ئەو کوڕی دەناسی یەک مانگە یەک مانگ لەو یەک مانگەی چەند زار یەکدریتان دیتە زۆر زۆر لە چێن درێکدریتان ناسی لە شەقامێک دەنایە قسەت پێ بڵێم ئەو کوڕە لە تو بێزار بووە ئەتووی ناوێ ئێ بۆ خۆشەویستیەک لە شەقام دروستبی بە بۆنکردنە کۆتایی دێ ئەوە تۆ باسی چیەکەیت خوا بە وەرە لێ مەگرە ئەمە ماتۆڕێک لێیتر لەو کاتەوە مێشکی تاوانە لە خۆیەوە قساکە ئەو گوڵەکەم بۆ حازە کردی بەڵام چەندێک کرد نانە یەک دینارە لێ وەرناگرم نانانا شتیوانی مستحیلە نانانا سپاس وەڵی جارانەمانە بە 23 گرام بۆ دۆلار بەرزە بە 25 چ بۆنێکی هەیە سێریکە هەر قابل بە ئەنەسە وەستا فەتحی ئەنەس چێە؟ ئەنەس قبری ئاشداجی
بەس تێم بگەێنە بزانم ئەم گوڵۆ بۆ کێیە نەقلە هەیە نەخۆشەویستێکە هەیە نە ئازیزێکی بۆ کێ بێیت لۆ خانەی بێسەر پەرشتان دەبم خانەی بێسەرپەرشتان یعنی چی با تێت بگەینم ئامن ماوەکە لە کنەتو ئیش دەکەم باش زانیم زۆربەی کچ و کوڕەکان ئەوانەی دێن لێرە گوڵی دەکردن و پێشکەش یەکدری دەکەن زۆربەی زۆری ڕاز ناکەن درۆی دەکەن من فێری کەسابەتی خۆم مەکە ئەمە ئەبێ بۆ خانەی بێسەرپەرشتان یعنی چی یعنی گوڵی درۆ زەواجی درۆ دروست دەکا تێدەگەی ئەوزە پاش ماوەک جودا دەبنەوە منداڵیان هەیە منداڵەکان دەبنە قوربانی ئەوانەی لەوێن دەرێکەتینە لە خانەی بێسەرپەرشتان ئەو گوڵی لۆ قوربانیانی ئەو درۆزنانە دەبم مەقیژانە بە سەرمادەی بۆ معلوماتی حەز ناکەم لە سبێنە بێتەوە بۆ ئەم دوکانە هەر نایەم وەرە دەبڕۆ هەرمەیە وەڵڵا جواب دەوی تر ئەو قسە لەگە کێکە باوکە بەخۆ کەس نییە حەو گوڵی سووریشە پێ ئەمە بۆ کێتە باوکە بەخۆی من بۆ نەخۆش ڕۆڵە هەتا گوڵێک ئەبرێ بۆ نەخۆش 2000 گوڵ ئەبرێ بۆ قەلومەل باوکە دوو بە هەڵە تێگەیشتووی هەمووی خەتای دایکتە شەمسە شەمسە چییە شەمسەکە چی دەبێ ئەها وەرە سەی کچەکە وکە من 30 دانە ساڵە حیا و حورمەت کۆکەمەوە کچەکە و نیازی هەیە بە گوڵی بیخاتە ژێر عەرزەوە دەوازی لەبێنە باوانی شێوێ گەنجە باگوڵی سووری پێبێت چییە ئەمە تربێتی تۆیە گەنجە ئێستا بە قوربانێک ئاتۆ لات داناچم مەکە ئەیەک باوانی شێوێ گەرمەسان عەزا وەرە دەرەوە زام لە ماڵێ وەرە زۆر عیبە بۆ تۆ شەربی ئەمڕۆ کەم بەقیمە وەرە عەزا 6 مانگە من هێنی تۆ بی دەسیم پێکەی بۆ ئازانی مەگاڵتە چی تۆم وەرە دەرەوە وەرە دەرەوە دەرگای ئاشکێنم ئاخ حکومەت ئەگە تۆ لە کاتی خۆیان مەعاشەکەم بیتی من قەرزەکەم ها ئاوا بێنە سەرم و سوار ڕزیلیان کردم لە گەڕەکە هەر حیا و شەرف و ناموسم چوو باوکەڕ لەو تێڵاز لە پێتی جاخۆ بەرم توێسەرە تەپم خۆم پیشانەوە بەخوا بمبینە حیا و ناموسم وڵات هەر دەرەقەتیشی لایەن کاکەوە ئێکسلارجە بەخۆران وا هاتە ژوور و بچم باوکەڕۆ عەزا ئەوە لە ماڵەوەی وەرە بۆ نارتە دەرەوە ها عەزا كلها بس بقول لهم هاتين هنجتك هاري كوشن بخو ورراوة قسم بعدا ورراوة تسلكوجي هاري كوشن ورراوة تسلكوجي كان اما دسي بمنك اما قالطه بمنك اما مني كردو بفليم كورا بابا الراوة تساوكم اتوي بكوجي دي شي قردي من بداته وقرداري بو خزاري توشا كورا مليونك وحفصة بنزا كورا مليونك وحفصة بنزا زين مش لا لم قربا بيكوشم لجاتي وقرصه كورا دراوة سيك دقة أتو مليونك وحفظت بنزازة القرداري وشي؟ أنا والله هذه تسندا دور ربعي كمان يا عيني تشدك أخذت شيف كم خوابهم كوش اللي حسابك ولا وارم شي قالت بابا شركي ها بايك دربا بس تابوي بكم بحاسبه دينار بدينار بكيتو دراوة الرا مربع دني كركدني وزندكي أتو يبوكش تشي باري ما داتوا والله بو معلوماتان أو دارا برسالم كيتوشي فوقتان زاكيرا بم دو أي كي باركتان باتوا ها باكم قيروسا ورها أو السليم مترقيتو بلان باركتان فدي ددي نكي قربان دبم بونا كاكا رسم بردواز اللي بينا كاكا مليون حصو بنزاي توي لانيا مليون حصو بنزاج من الله ما كانت 100 مليون مس 100 مليون بياسة دارية دمي كم قرباني كاكا مليون حصو بنزاي قدش من يدمو اي كوشي اول شيء كان عزيز والله نازل باردو جاني انا بمكوش حد يانتشيا امنيش انا والله تو وحشي دي ارتواز لو بين كاكا ايوه كان بارلات كاكا من مليونك وحصو بنزام للايت اي تو كان لاتي عينا مليونك وحفصته بنزازة اكاتا كان مليونك 100 مليون بياسة هذا عزيز 100 مليون بيانصيالات ها انا والله اولانيه اي كنكا 6 مليون ونيوه إذا عينا تشدك اما نمو اللي حساباتك ولا وارم وحشي كاكا جان بقربان من شتي بارم داناوە لەگەڵ خێزان ما بچین بۆ ماڵی خوا عەمرەی پێ بکەین گوێتان لێبوو خوا قبولیکە لەبەرەوە ئەو 3 ملیۆنەتانەیە مێچکە خوێنی مرۆڤێکم لا مەطلبە تا ئەویشی جێبەجێ بکەم کاکە ماڵت ئاوا بێ بەڵام 500 نقستانە 250 من و 250 واللهی براکە من هەر ئەوە نەشکە بم ئەتو تۆ واز لەو بێنن ئەها منیش ئەم پارچە ئاڵتونەم هەیە ئەم پارچە ئاڵتونە و بە هەر کێشەکەتان هەڵبێ وعيالة شنده أريد سوانم دراوسك هكا دزاني
دەزانی ئەمەی شەرمەزار کردە و ژنە والله بالله لای ئەموو بە قەترە ئاوەک یعنی ژنێک مووقفی لەمە پیاوانەتر بی ناخوشی خۆم نا ئەمە لەوەندە حەقی خۆم خۆش دەبم ئەو ئاڵتونەکەت ئەوە پیاوە تۆڵێکی کاکە وڵی مادام ئەوەنە پیاوێت و ژنەکەشت ئەوەنە مەردانەیە ئەوە منیش لەو حەقی خۆم خۆش بوو ئەی ڕەحمەت لە دایک و باوکتان هەموو گەڕێگوتیان کاگڕێبوار پیاوێکی پیاوانەیە کاگڕێبوار بگرێ و بەریمەیە بەست خوا جەماعەت شتێک لە دڵمە ماوە پێتان بڵێم من خزم و کەسوکار و هاوڕێی زۆر دەوڵەمەنم هەیە بەڵام لەم کێشەیە کەسیان فریام نەکەوتن ڕاستە وتویانە دراوسەیەکی باش هەزار خزم و هاوڕێی خراپ بهێنێت گەرمەسار سڵاو خۆشەویستان ئەمڕۆ تیر و پشتی خەڵاتەکەمان دەکەین ناوی ئەو کەسە ڕادەگەیەنین کە بووە بە براوەی پرۆگرامەکەمان خەڵاتەکەمان پێک هاتووە لە ئۆتۆمبیلێک پاش کەمێکی تر ناوی ئەو بەڕێزە ڕادەگەیەنین کە بووە بە براوەی خەڵاتی پرۆگرامەکەمان ئێستاش کاتیەوەیە کە ئۆتۆمبیلەکە کە خەڵاتی پرۆگرامەکەیە بۆ بینەرانی بەڕێز نمایشی بکەین فەرمونون ئێستا وەختی ناو بڕە ئێستا وەختی ناو بڕە آخر ئەوە چی بوو؟ ماڵە بە قوڕ نەگیر لەو دەنگەزلە ئێوە بە تایپە هەروە دەنگتان گەورێ هەڵی ڕەحەتی و قوداوە دەباسە لە بەیان و هەر بنەشکێنی ژنەکە من سێ مانگە چاوەڕێ ئەم لەحزەیەم بەشکی شەڵا بۆمان دەرسێ نەکەی دوعا نەکەی دوعای تو ئەمەنە گیران نییە بۆ؟ ئەزانی بۆ چکە بەیانیان کە ئەچمە دەرەوە گوێم لێ دوعام لێکەڵی ئیشەڵا ئێوانە جەنازەکەوێتەوە ئێوانە تاقتە لە دەرگای من مژیوە لەبەر دوعای تو گیران نییە ئێستا کاتیەوەیە کە ناوی براوەی خەڵاتەکە ڕابگەێنین دەزانم هەمووتان لە دیار شاشەی تیڤەکانتانەوە سەیری پرۆگرامەکە دەکەن و دەتانەوێ بزانن کە چێ براوەی خەڵاتەکەیە ئێستا داوا لە برادرانی کۆنتڕۆڵ دەکەم ناوی براوەکەمان بۆ بێنن سوپاس ئەوەی لە نەناو ئەو فایلەدایە ناوی ئەو کەسەیە کە بووە بە براوەی خەڵاتەکە و خاوەنی ئۆتۆمبیلەکە لێرە دەمەوێ پێشەوەی کە ناوەکە ڕابگەێنم دەزانم پەلەتانە بەڵام بە شتێک بڵێم زۆر سپاس بۆ کەسانەی کە کورتەنامەیان نارد زۆر سپاس بۆ هاوکارانم لە ناو ستۆدیۆ ئەوانەی پشت کامێرا سوپاسی هەموو لایەک دەکەم ئێستا سەرەتا با خۆم بزانم کە چێ بووە بە براوەی خەڵاتەکە دەدەی دەستان لەسەر دڵتانە و بە تایبەت ئەو کەسانەی کە زۆرترین نامەیان ناردووە دەستیان لەسەر دڵیانە و دەیانەوێ بزانن ئاخۆ ئەوان دەبن بە خاوەنی خەڵاتەکەمان ئێستا ئامادە بن ناوی ئەو کەسە ڕادەگەێنین کە بووە بە خاوەنی خەڵاتەکە ئەویش ناوی بەڕێز کازم جاسم قاسم ژنەکە باوەڕکە لۆمە دەرچوو گۆتی نازم جاسم قاسم یەس بگوانەوانە ئەوە شانسە کە خۆشە شەق 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 ژنەکە ئەرێ عیبە تۆ مناڵی حرەکاتان ناکەی بۆمان دەرچوو ورە پیاوەکە وتی کازم نەیوت نازم ئێستا دووبارە ناوی ئەو کەسە دەخوێنینەوە کە بوو بە خاوەنی خەڵاتەکەمان وس دووبارە دەکاتەوە دووبارەی ناوێت تازە بۆمان دەرچوو شەق 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 ئەوە چێ شەقشەقا؟ چقدر نازانم داوا لە بەڕێز کازم جاسم قاسم دەکەین بەیانی کاتژمێر 5 ئێوارە سەردانمان بکات بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکەی وەربگرێت هەموو سوچێ سەر گەورەیە هەموو سوچێ سەر گەورەیە حرفی بەغڵەت دەخینتەوە نەی دەکاتەکە
بەخواوانیە پیاوەکە تۆ بە هەڵە تێگەیشتووی هیچ مشکلە نییە حیز مشکلە نییە شەر بینی ئەمیش تەسکەرێش تەزویرکەم بە حیاتی نەزان ئەو تەسکەرێش تەزویرە پیاوەکە چۆن قسەی واکەی من و تۆ 18 ساڵە ژنومێردین تا ئێستا شتێکی ناشرینن نەکردووە ئەوەنە ڕابردوویەکی جوانت هەیە هەکچێ ناچارم ناچار لەبەر گوڵەی کچمان هەتیجە لێ نەبوو دکتۆر چی بوو دکتۆر نەیگە گوتی عیلاجی نەکەن دەمری چەند بەدبەختی گولێ چەند بەدبەختی گولێ گیان وەرە لەو هەموو هاوڕێ و دۆست و ئەحباب و برادەرێ ئەو هەموو زەنجینە یەکێک هاوکاریم نەکە عیلاجی ئەو منداڵەی بکەم هەستە دەنجی دێبزانێت چی دەوێ هەستا ئەو دەگریێ یا ڕەبی خوایە لەو خاتری گەورەی خۆت دەرکەچی ئێرم لێ بکەیەوە وەبی بتانم ئەو کچە بەستە زمانە عیلاج بکەم باشی شکر حاڵە باشە بەخێربێن سەرچاو بەخێربێن سپاس جەنابەت کازم جاسم قازم قازمی چی یەکجایی بڵێ مراوی ئۆ داوای لێ نەکەم غەڵەتم کرد کازم جاسم قاسم قاسم زەحمەت نەبێگەر ناسنامەکەم دەیتێ ئەوە شەشیشم لەبەر شتێتەوە کەم نییە ناوتم با هەر هەبێت کازم جاسم قاسم ئەلێرە ئیمزایەکمان بۆ بکەیت دەست خۆش بێ ئەمە سویچی سیارەکەیە ئەوەتە پیرۆستان بێ هەر ژنەکە پیرۆستان بێ بەدڵی خۆش بەس پرسیارێ نەمزانی ساقێ زانیان نا بەڵێ بەڵێ سیارێکی شڕم هەیە بەس تۆ چونکە ئەمە مۆدێل بەرزە بەس لوتەکەیم بۆ بکەرە سەرچنار و حەقن ئای قوڕ بەسەرم بە شەرەف ناگەینتە ماڵەوە ڕاوەستە کاکە ڕاوەستە برا ڕاوەستە کاکە ڕاوەستن چییە کاکە فەرموو کاکە ئەو سیارەیە ئیم نەدایتانەوە کابرای برام ئەخە تەرحێ لە دوشتی واوە دروست بۆ کاکی گیان تۆ ناوە چیە زەحمەت نەبێ کورە کاکە دەزانیت چی ئەمن ناوم نازمە ئەو پێشکەشکارێنگۆ مشکلەیە لەگەر حرفی نەی دەکاتەکە ئەمن ناوم نازم جاسم قاسم وەرە بابە بۆ من دەرچووە قسە هیچمەکە لە خۆتەوە ئای برام زەحمەت نەبێ تۆ بە غەڵەت هاتووی تێرە کاکە ئەو بۆ ئەو دەرچووە ئەو ناوی کازمە تۆ ناوت نازمە کاکە ئەو سیارەی کاکە بکە لە ڕای ئەو سیارە بدەنم ئەرێ براژن تا تۆی قسەی خێر بکە ئەمە براژن قسە ماڵە بە قوڕنێکی ئێستا من شتێکا فەرموو کاکە من کازمم بۆ خۆم دەرچوێت ئەمە چێم قسانە کورە کاکە لۆ من دەرچۆ لۆ من یەک حرف فەرقەیە یەک حرف براژن یەک حرف فەرقەیە نە لەگە یەک حرف فەرقی یعنی ئی منە کورە کاکە گیان چۆن شتی وابێ خەڵک بە حرفێک بە غەڵەت ئیدامەکرێت چۆن شتی وابێ کاکە گیان بۆ پیاوە دەرچووە باشە مەمدەن مشکلە نییە هیچ مەمدەنێ ئەمش نامێ پیرۆستامی برام یا ڕەبی خێری لێ بینن یا ڕەبی خوایە بە خۆت عالمی بە خۆت عالمی هەموو ئاواتەکەم بۆ سیارە بوو بڕۆژنێ با بڕۆیت بڕۆدەی قەتخوایەک دەکە بەس تێ بگەم بزانم تۆ بۆ ئەگری بۆ ئەگریت بۆ ئەگریت دەزانی چێ مامی من ئەمە کچەکی گچکەمەیە ئەو کچەم نەخۆشە بردیتوانە دکتۆری چەند دکتۆر با پێکرد یا من دەبێ عملیاتی بکەن عملیاتی دەکەن دەبری ئەمریش هەموو ئاواتەکەم گوتم ئەو سیارەیەم لۆ دەردەچی دەیفرۆشم دەیدەمە عملیاتەکەی بەڵکو ژیانی ڕزگار دەکەم درە بۆ قڕە بتەقی بەس دیارە قسمەت نییە ئەگەر نامن هیچ پێویستیم بەو سیارەیە نییە ئەوجە لەبەر هەندێ بەڕاستیان گۆم بێزار کرد زۆر تاوای لێبوردن دەکەم ڕۆژنێ با بڕۆ یەک دەقە بۆ کوێ دەڕۆم تەواو تۆ ناڵێ من مناڵەکەم ناساغا با ناڵێ عملیاتی پێویستە با نامەوێ نا بابە نامەوێ وەریگرە بەخوای وەرناگرم نێشتیوە وەریگرە بۆ وەری ناگری ئاخر خەڵاتەکەی وەیە من خەڵاتی گرانبەهام بۆ ئەو داناوە ژنەکە کەس نازانێت خێر لە چیە تەواو جەنابی بەڕێوەبەر بڕیاری دا و دیارەکەی پێشکەش بە تۆ کرد فەرموو وەریگرە و بچۆ ژووری مامەڵە خورە قوربانتان دەبم مەمنونم هەلە مدیری هەتا دەگاتە فەڕاشی هەتا دەگاتە چایسی مەمنونم براژن مەمنونم کاکە سوور زۆر مەمنونم قوربانتیان نەگەشتم ئەم کارت لە پێناو چی کرد تۆ هەقنە ببڕۆ بەلای ئیشتەوە خەڵاتی ئەوان لای منە ئەی قوربان خیارەکە ئەڵم خەڵاتەکەی ئەمە چییە؟ تۆ کەسێکی بەڕێزی نەفس بەرزی لەناو ئەو هەموو خەڵکە خراپەیە
هێشتا خەڵکی باش لەخوا بە زیابێ هەر ماوە ئەمە خەڵاتەکەی تۆ ئەو سیارەیە سعبەتەکەی کۆرە سوعبەتی چی ڕەبی پیرۆستان بێ قابلی جەنابتانە فەر بوو زۆر بەڕسە کورە کاکە ئەوە نییە بۆ خاتی خوا ئەوەی کیان ئەو بەرزەکە ئەوەی ئاء ژنەکە سەرکەوە الله کە جوانە الله لەو سلفە نەرمە بەخوا خۆشە الله لەو سلفە نەرمە الله وەی کە جوانە کێ جوانە باوانە شێوێ هەستە سیارە تازەکەم لە بەردەرگایە هەسە باوانە شێوێ سیارە تازەی چی ماتۆڕێکی سێتاییە لە سیارەکە و هەلالای کرد وەرە یعنی ئەوەی کە من بینیم خەو بوو خۆیان خۆشیێمان لێ تێگنی